هیچ زیانێکی گیانی نەبووە بە پێ ئەو زانیاریانە ئێمە لە نەخۆشخانەی کوێ و دەستمان کەوتووە. بۆ یەکەم جارەکە هێرش و دەنجی تەقینەوە سەنتەری شاری کوێ دەگرێتەوە. کاتژمێر 1:55 خولەکی ئەم شەو هاوڵاتیانی کوێ بە دەنجی تەقینەوەیەکی بەهێز لە سنتەری شارەکەیان بە ئاگادێن. بەشێک لەو هاوڵاتیانە کە بۆ شەوانی قەدر و پارشە و دانیشتون گوێبیستی دەنجی درۆنێک دەبن. لەو کاتەدا ڤیدیۆی تۆمار دەکەن و چاوەڕە دەکەن ئاخۆ بزانن ئەم درۆنە بۆ کوێ دەڕات و کاتێک دەبینن کە درۆنەکە لە سنتەری شاری کوێیە دەکەوێتە خوارەوە. هەر لەو ڕێگەیەشەوە ئێمە زانیمانە ئەمە هێرشێکی درۆنی خۆکوژی بووە. لە هێرشەکەدا هیچ زیانێکی گیانی نەبووە بە پێ ئەو زانیاریانە ئێمە لە نەخۆشخانەی کوێ و دەستمان کەوتووە. بەڵام هێرشەکە زیانێکی مادی زۆری بە شوێنەکە گەیاندووە و چەند ماڵێکی لە نزیک ئەو شوێنە بەرکەوتون و شوشە و دەرگای ماڵەکانیان لەم ڕێگەیەوە شکاوە بۆی ئەم هێرشەوە. ئەمە لە کاتێکدایە کە لە ڕابردوودا چەندین جار هێرش کراوەتە سەر دەوروبەری شاری کوێیە، هەم لە ڕێگەی موشک هەم لە ڕێگەی درۆنەوە. تەنانەت دوێنێ و ئەمڕۆژ دوو هێرشی تری درۆنی هەبوو بۆ سەر دەوروبەری شاری کوێیە. بەڵام بۆ یەکەم جارە کە هێرشی درۆنی دەگاتە ناو سنتەری شاری کوێیە و خەڵکێکی زۆر بە دەنگەکەی ڕاستڵەکان و سەیریان کرد لە ناو سنتەری شاری کوێیە. ئاگرێکی گەورە بەرز بۆتەوە و دووکەڵێکی زۆریش بۆ ئێمە ئاگرەوە دروست بووە. ئێمە وردەکاری زیاترمان لەسەر ئەم هێرشە و لەسەر شوێنی هێرشەکە لەلایە، بەڵام بۆی بارودۆخی ئەمنیەوە ئەم زاریانە لەلای ئێمە وەک تۆڕی 964 پارێزراون.